بەهۆی ئەو ڕووداوە سروشتەیە کە ناوچەکەی گردوێتەوە شاری چەمچەماڵش بە دەرنەبوو لە ڕووداوە سروشتیە دیارە نەخۆشخانەی شەید پێشەوە بەهۆی ئەو ڕووداوە سروشتیەوە زیانی پێگەشتووە ئێمە وەکو بەڕێوەبراتی تەندروستی چەمچەماڵ بەڕێز قایمقامی قەزای چەمچەماڵمان ئاگادار کردەوە دوێنێکە خۆیان لەگەڵ چەند بەرپرسێکی ئیداری سەردانی نەخۆشخانەکەیان کرد لە نزیکەوە شوێنەکەیان بینی کە پێشتر ئێمە بەشەمان داخست بەهۆی ئەوەی کە مەترسی ڕوخانی لەسەر بوو بەڕێزیان پەیوەندیان بە محافظی سلێمانی و بەڕێز کاک دکتۆر ڕێکەوت و بەڕێز کاک تۆ میرانەوە کە داوانش بڕیارەندا کە دەست بەجێ لیژنەیەک ڕەوانی شوێنەکە بکەن لە نەخۆشخانی شەید پێشڕە و ئەمڕۆکە لیژنەیەکیان هات شوێنەکەی بینی لیژنەکە بەڕای ئەوان کەم بوومە لەرزێ زیانی باشی بە شوێنەکەگەیان دووە کە ڕاستە لە پێشترام شوێنە خۆی زیانی بەرکەوت و ماوەی 2 ساڵی ئێمە دامان خستووە بەڵام گرفتەکە لەوایە ئێمە هەندێک شوێن کە پێشتر گرفتی نەبووە زیانی پێگەشتووە ئێستاکە و بەڕێزیان لیژنەکە کۆنووسی کۆتایی دەنووسن و ئاراستەی وەزارەتی تەندروستی دەکەن لە ئێستادا ئێمە چاوەڕێی ئەو لیژنەی محافظی سلێمانین کە بێن بڕیاری ئەوانش ببینین کە دەربارەی ئەم شوێنی کە ئێمە داواکەین بڕوخێن و سەر لە نوێژن کرێتەوە